قەزای پێنجوێن دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانی، یەکێکە لە قەزا گرنگ و بازرگانیەکانی کوردستان و کەوتۆتە سنووری نێوان عێراق و ئێران. قەزای پێنجوێن 96 کیلۆمەتر دوورە لە باکووری ڕۆژهەڵاتی سلێمانی. پێنجوێن ناوچەیەکی ستوریە و 150 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. قەزای پێنجوێن بە سەبەتەی کشتوکاڵی عێراق ناو دەبرێت. دەیان جۆری بەروبوومی کشتوکاڵی لەلایەن جوتیارانی سنووری قەزاکەوە بەرەندێنرێت. ئەوەش بەوەی بە پیتی و باشی خاکەکەی کەوای کردووە بەرەمە کشتوکاڵەکانی پێنجوێن بەناوبانگ بێت لە ڕووی تام و بۆن و ڕەنگەوە. لە ئێستاشدا یەکێک لەو بەرەمە کشتوکاڵیانەی کە پێگەشتووە و جوتیاران بە بازاڕی دەکەن کوولەکەیە. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو ڕێژێکی زیاتری جوتیار ئەو بەرەمەی چاندووە. بەناوی خوای گەورە لە قەزای پێنجوێنم لە بەرنامەیەکی نوێ تایبەت باز لە بەروبوومە کشتوکاڵیەکانی قەزاکە دەکەم کە لەلایەن جوتیارانی سنوورەکەوە ساڵانە دەچێنرێت. لەم بەرنامە تایبەتەدا باز لە کێشە و گرفتە کشتوکاڵەکانی بەردەم پێگەشتنی کوولەکە دەکەم و باز لەوە دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند هاوکاری و دەستگیرۆیی جوتیارانی سنوورەکە دەکات بۆ ئەوەی باشتر بەروبوومە کشتوکاڵەکانیان پێ بگەێنن. قەزای پێنجوێن بە سەبەتەی خۆراکی هەرێمی کوردستان و عێراقیش دادەنرێت. لەم بەرنامە تایبەتەدا کێشە و گرفتەکانی جوتیارانی سنوورەکە دەخەمە ڕوو. السلام عليكم. ما عندنا بيلا بس نساق لا ما تبارك المباسط مزعتان المباسط باسط کاکو شار سڵاوی خوای گەورەت لێبێ. دیارە ئێمە قەزای پێنجوێن بابەتەکەشمان تەوەریەم بابەتەمان بابەتێکی گرنگە کە باز لە بەروبوومە کشتوکاڵەکانەکەین لە سنووری قەزای پێنجوێن بە شێوەیەکی گشتی هەڵبەت، بەڵام لەم بەردامە تایبەتەمان باز لە بەروبوومی کوولەکەکەین. باسێکی کوولەکەمان بۆ بکەی کە بەڕێستانۆکو جوتیارێک لەوەی کە بۆنمونە لە گوندی باداوا بەروبوومی کشتوکاڵی و بە تایبەت کوولەکەتان چاندووە و ئێستا پێم وابێت لە سەروبەندی پێگەشتنایە و بە بازاڕیەکەن. باسێکی بەرەمی کوولەکەمان بۆ کە بزانین لە قەزای پێنجوێن تا چەند ئەم بەرەمە کشتوکاڵیە بەرەمەێنرێت. پێشەکی یاخوا بەخێر بێن سەر چاوم. وەڵی ئێمە کوولەکە کاتی خۆی کوولەکە دایانین ئاچین تووەکە یەکڕین. کاتی باران بە قوربەسەری و بە داماوی ئێمە دایانین لەو عەرزەیە و ئیتر نازانم دایانین و ئاو دەرمان و چنین و گڵ هەڵانەوە و کوولەکە و لێەکەین و ئەیبێ بۆ کەپرانە و ئەیبێ بۆ عەرەجە عەرەب نێت. ئێمە مافمان فەوتاوە. ئێمە وڵاتی ئێمە نەبڕاتمانەیە نە هیچ شتێک. یعنی عەرەب دێ لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە لێرە کوولەکە بار دەکا بۆ ئەوێ عەرەب نێت سلێمانی تۆ دوو لۆری بەسە بەس ئێمە گیانێکمان بە عەرەبەیە. کاتی خۆی بەرە بەرەسە عەرەب یە بۆ ئەو کەپرانە و بەرەبوومەکەمان ئەبن. باشە دواتر باسی وردەکاری و پێگەشتنەوەمانە ئەەکەین. ئەگەر لە سەرەتایی چاندنی کوولەکەەوە من پرسیار بکەم لە کێڵانەوە تا چەند زەحمەتە ئێوە بۆ مەسلەی سعاتێک بۆ نمونە کێڵان چەندتان لێوەرەگیرێ بۆ نمونە لە مەسلەی تۆ و لە مەسلەی سەماد و کووت و ئەو بابەتانە باسێکمان بۆ بکەی شێوازەکەی چۆنە؟ وەڵی خاڵۆ سعاتی 30,000 عەرز کێڵان. بەڵێ تۆ پێلایلۆن 80 کیلۆیە کیلۆی بەدونیوە. کوتی سپی بە 35 دلار هەتا 40 دلار. کوتی بۆر بە 65 دلارە. جا
ئێمە ئەو نەوار و لالۆنەکە دائەخەین کوتە بۆرەکە ئەکەینە بنچیەوە بۆیە کە تۆزی هەڵاش کات و با ڕەگ و قەد و دوایی بۆ بەروبوومەکەش بۆ سەلک و بۆ کولەکە و بۆ هەموو شتێ ئێمە مەجبوری کە تێکین ئێمە کوتەکە ئاکردن $40 پێین $50 پێین ئیتری سەعاتە ئیشمان بۆکە مەشینە بە 30,000 1 سەعات خولێ گەڕوات و یێتۆ سەعاتەکە ئاڕوات باشە بۆ لایەنی حکومی کاگوشار تا چەند بۆ منە پاڵپشتی گازێ بۆ من لە سنوورەکە بۆ جوتیاران و بۆ ساق مەکینەکان لەوەی کە بۆ منە گاستان بۆ دابین بکرێت لەوەی کە بۆ منە ئەوەندە زەخت و قورسایش لەسەر جوتیار نەمێنێ بۆەوەی کە گازیان بۆ دابین بکە ئەوە سیارەکەشی ئەوەنە گران نەبێت وەڵی ئێستەکانە ئەوەی کە کارەبای بۆ محاویلە و ئەوەی کە کارەبای بۆ دەرچووە چووە محاویلە و چوو بۆ داری کارەبا و محاویلی داناوە ئەوە باشترە لە ساڵەکەیە 200 بۆیێتەوە چکە کارەبا پارەی نییە بەس ئەوەی کە دیلەمەی گاز دانێت و ئەوەی کە مەصرفی گاز کات ئەستەمە و ناکرێت لیتریشی لیتریشی بە 650 هەتا 700 دقە بۆ دەقەش بنزین و گازیش گرانە بێت ئەی بۆ بابەتی سەماد و کووت و ئەمانە کە حکوومەت بۆ نمونە لە ساڵانی پێشووترا کوتیەدا بە جوتیار هاوکاریەکردن دەستگیرۆیەکردن ئێستا هاوکاریمان ناکە ئیسەکانی هەرکەس بۆ خۆی ئیجازەیەکی پێ بێ دوکان دائەنێت و حکوومەت لە کەس ناپرسێت باشە بۆ مەسلەی ساغبوونەوەی ئەم بەرەمە کوولەکە بۆن بەرەمی کوولەکە کە پێم وایە یەکێکە لە بەرەمە کشت و کاڵیەکان کە لە قەزای پێنجۆن بەرەمەیەنرێت ساکردنەوەی چۆنە چنینی چۆنە ئێوە گەلتانەیە یان چۆن ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەن وەڵی کوولەکە بێت تەماتەمێ بیبەر بێ خەیار بێ حەچێ بێت ئێمە لە خۆی گەورە بە زیابێ سوپاس بەخوای گەورە ئێمە 4-5 نەفەرین سوپاس بەخوای گەورە ئیتر هیواشەیە 2 نەفەر و نەفرێکە ئاچێک کارێنێت بەس ئێمە سوپاس بەخوای گەورە ئێمە لە خۆمان دەرناچێت یعنی ئێمە سوپاس بەخوا ئێمە هەر خۆمانێچنین ئەگەر کەسێک پێویستی بەگەل لە بێگەلی بۆ ئەگرێ بۆ کوولەکەی بۆ چاند نەخێر گەل نییە گەل نییە گەلەکە چییە گەلەکە ئەبێ کچی کرێکار بێنیت تەلەفۆنکەی بۆ سەیسایق و شارە زۆر و کرێکار بێنیت و بۆ پێنجوێن و ئەو نەبەناوە باشە لە ماوەکانی ڕابردوو ساڵانی ڕابردوو کێشەی ساغبوونەوەی بەرەمی کشت و کاڵی پێنجوێنە بوو تەماتەیە شووتیە خەیارە کوولەکەژێکێک لەو بەرامانە ساغبوونەوەی ئێوە چۆن ینی بە بازاڕیەکەن لێرە کە بۆ نمونە کوولەکەکە ئەچنن و لێیەکەنەوەی بنەکوێ پێم وابێ کەپری کاتیشتان داناوە ئەلوی کاتیتانەیە ئەگەر باسێکیەوەم بۆ بکەن چۆن ئەلوەی ئێمە بۆ نمونە من ئەمە سێنەوارە من 50 سەلی پێوەیە ناکرێت بۆ 50 سەر بچم بۆ سلەیمانی ئەلوەی کاتیمان هەیە ئەلوە لە نەماڵی حوت و 27 و ئام یەکی 6 و 27 دا ئەندێ هەتا ماڵی 11 کاتیە بۆ ئێوە ئاسانکاریە زیاتر ئێمە ئاسانکاریە جا قەرار بوو ئەلوە دروستکەن لە پێنجوێن قەرار بوو لێرەش دروستیکەن ئیتر ئێستا نەسازاون ئێستا ئەم ئەلوە کاتیانە تاکو ئێستا ئەلوەتان نییە لە پێنجوێن ئەلوە نە ئەلوەی پێنجوێن کراوەتەوە بەس وەستانویانە قەرارە ئەلوێکیش ئالویا کرێتەوە ئێستا هەرگیانوە وەستاوە ئیسی ئێمە من بە 40 سەلەوە بۆم ناکرێ من ئێستاکانە بە ساڵێکەمە ئەو ڕێگە و بۆ سلەیمانی ئەلوەکە بە 20 دینار بە 10 دینار کەمتر ئەیفرۆشم ئەو بۆم باشترە ئەو بۆ ئێوە ئاسان بۆ ئێمە ئاسانترە 50 دینار 250 500 دینار هێنا 300 دینار کەمتر بفرۆشە بەس 2 دقەڕێ و کۆتایی بەیشەکەیت ئێوە چیتان پێویستە بۆ بەرەمێنانی بەرەمە کشت و کاڵەکان بۆ نمونە چی کێشە و گرفتێکتانێ لەوەی کە حکوومەت داوکاری تامکا بۆی کە زیاتر بتوان بەردەوام بن لە بەرەمێنانی بەرەمە کشت و کاڵەکان بە تایبەت کوولەکە ئەگەر باسێکی کوولەکەشم بۆ بکەی ئێستا جوتیار تا چەند ینی کوولەکە بەرەمێنێ ینی ئەو شێوەی بەرەمە کشت و کاڵەکانی دیکە گرنگی بەم بەرەمە کشت و کاڵێژەدات کوولەکە وەکو پێم وتیت ئەگەر ئێسەکانێ من ئەم کوولەکە من کردومە بە ناڕەحەتی و بە قوربەسەری بە هەناسەردی ئەم کوولەکە ئێمە 2 ماڵە لە 24 کوولەکەم داناوە ئەگەر من سەرخانم هەبێت ئێستا من ئەم کوولەکە نافرۆشم ئەگەر سەرخانم هەبێت نایفرۆشم ئەم کوولەکە لە کاتی خۆیە وەکو ئەو وڵاتانە دەیکەمە بازاڕۆ بە ئێستا بە 100 دینار بێ بە 200 دینار بێ بە 300 دینار بێ بە 50 دینار بێ ئەبێ بڕوات ئەم کوولەکە ئیتی وەڵی لە سەدا چەنی کوولەکە ئەم قەزای پێنجوێن کە دەشتێکی بەرفراوان و گەورەیە
لە سەدا چەندی کوولەکە ئێرە چێتە ناوەڕاست و باشووری عێراق لەلایەن عەرەبەوە ئەبرێت وەڵڵاهی ئەچێ بۆ ئەو شارانە شار بۆ شار ئەڕوات ئەچێ بۆ ئەو شارانەی سەرەوە ئەو شارانە ئەتر بۆ هەمووی ئێمە گیانێکمان بە عەرەبەیە ئەینە عەرەب نەبێ سوێن بەخوای گەورە سوێن بەخوای گەورە دەستە لە کوولەکە سلێمانی پێنجوێن و هەر هەمووی وڵاتی عێراق 3 ساری بەس پێداویستی بازاری کوردستان و عێراق پڕەکاتەوە بەرەمی کوولەکەی پێنجوێن گومانیتیانی ئەو نەکراوە زۆر کراوە لە ئاقڵ چۆتە دەرەوە باش ئەم زۆر بارانە قسەژەکەی هیواش هەیە ئەیسەکانێ من 3 نەوارم کردووە زەویم هەبێ سەیترەکەم چکە کوولەکە ئەتوانی مانی حەو بیکەی مانی هەش بیکەی مانی نۆ بیکەی نە مانی نۆ نا بەس مانی ئاوە 28 هەتا چینۆش بیکەیتە دوایی لەو سەرەوەتا مانی 11 چنیت ئێستا کوولەکە وەکو هیچ ڕستقێتر نییە ئەتوانی بەس تەماتە ناتوانین تەماتە چووە یەکی شەش چووە پێنجی شەش و ئەو ناوبەناوە نایگەێنێت بەس کوولەکە ئەتوانی ئەم دەقەش داینیت باشە بە چەندێک پێگات کوولەکە یعنی شێوازی چاندنەکە سە پێما بوو بە قەترەژ یعنی ئاسانکاری بووە ئەم ڕێژە زۆرەی بارانەی ساڵی ڕابردوش ئەم ساڵیش باری ئەوە کاریگەریە بۆ لەسەر جوانتر بوونی بەرەمی کوولەکە بەڵێ من ساڵ هەبوو ماڵی چوار ئەبوو من کوولەکەم داانە بەس ئەم ساڵەکەی تەڕی و قوڕی بوو ئەم ساڵەکە نەیهێشت خوای گەورە باراندی و ئەرزەکانی تەڕ بوو کەشی ناهاتوو بەخوا ئالەم ئەرزەیە سوێن بەخوای گەورە مەژینە چەقیوە کە ئەرزەک بەکە باران باریوە و کەتوەکەم داناوە لەبەر بارانەکە سربەستی لێ کردووە نهاتۆتە دەرەوە بە چەند شێوازە چەندرێ وەڵایی لایلەنەکە کوونەکەیت و دنگەکەی تیەکەیت دوایی ئاوی تیەکەیت دوای 3-4 ڕۆژ دوای ئاوە هەفتەیە چەکەرە ئەکات و سەردەرێنێت باشە گوشتار بابەتێکی ترەیە کە خەڵک زۆر بۆتە جێگەی پرسیار لای ئەوی ژەوەیە بەکارهێنانی سەماد و دەرمان و بابەتی کیمیایی و ئەو بابەتانە ئێستا لەلایەن زۆرێک لە جوتیارانەوە لەن لە بەرەمە کشت و کاڵەکانە بەکاریان بە ڕێژەیەکی کەمی یا زۆری ئێوە تا چەند ئەم بابەتە کیمیاوی و دەرمان و ئەمانە بەکارێنن ئەزانین چۆنە ئێسەکانێ من بۆ دەنەوەرتەماتەم هەیە بۆ من 5 نەوەر کوولەکەم هەیە دەنەوار شوتیم هەیە دەرمانەکە وای لێ هاتووە لە دنکەکەەوە ئەبێ ئەو دەرمانی بیتێ ئەگەر دەرمانەکەی نەیتێ پێویستیاتە ڕێک داوایەکات داوای کودەکە داوای هەموو شتێکەکات چکە بەو دەرمانە نەبێ تۆ ڕستقی بۆ پێیان نابێت مەجبوری کە بە مەجبوری ئەبێ بچی دەرمانەکە بین تێکیت چیمیایی بێت هەر چێ بێ بچی دەرمانەیە بیدەیتێ و زوو گەشە زوو پێ بگات ئارەوەڵا ئێستا شووتی ئەگەر چیلۆیە بێت شووتی چیلۆیە بێ پۆتازەیە بەس پۆتاسیش ئەگەر لە ئەندازەی خۆیان ئەم پۆتاسیتیەکەی حرام نییە بەس خەڵک ئەچێ زیاویتی ئەکا شووتی چیلۆیەگە بێ دوای 3-4 ڕۆژ دوای هەفتەیەک ئەبێ بە 10 کیلۆ تێیکە بەس بەڵام هەموو دەرمانێ ئەرەوەڵا گەشەی پێەکە ئەرەوە تۆ کوتەکەی تیەکەی هەڵاشی پێەکە سەرچی پێەگرێ تۆ هەم کاری سویان حقورە 1000 دەرمان ڕحمان سڵاوی خۆی گەورە لە بێدارە بەڕێزیشتان جوتیارێکن لە گوندی باداوا لە قەزای پێنجوێن چەند ساڵە جوتیارن لەم وڵای مەلەوەتە هاتیون وتەر خەریکی بەروبوومی کشتتوکاڵی فەلاحەت و ئەرە وڵا فەلاحەت زیاتر چ بەرەمێکی کشتتوکاڵی بەرەمێن وڵی ئێمە بیبەر و کوولەکە و خەیار و شووتی و ئەمانە بەرهەمێنین و ئەگە حکومەت نێڵێ لەم لاولاوە بێ ئەگە بیژێڵێ بۆ ئێمە حیز سفادێتیانە ئێستا سەرقاڵی چنینی کوولەکەن ئارە وڵا سەرقاڵی چنینی پێگەشتووە پێگەشتووە لەخوا بەزیابێ باشە کۆمەڵێک لە جوتیاران نیگەرانی ئەوەن کە بۆن منە ساڵان لە کاتی بەروبوو پێگەشتنی بەروبوومی کشتتوکاڵی و کوولەکە و خەیار و تەماتە ئەمانە ینی داواکاریشانەوەی کە هاوردەکردن کەم ببێتەوە سنوورێک دابنرا قەدەغە بکرێ ئێوە تا چەند ئەمە زەرتان لێدا ئەگەر بەروبوومی کشتتوکاڵی هاوردە بکرێ بۆ هەرێمی کوردستان هاوردە بکرێ بۆ ئێمە زەرەرە بۆ ئێمە زۆر زەرەرە کاکە ئەگە حکومەت نێڵێ بێ باشە
نەک هەر بۆ ئێمە بۆ عەرەبەکانیش ئەگەر ئەوان ڕێ بگرن لە وەختی خۆیان ئەمان ئەوان ڕێ بگرن بۆ هەردوو لامان ئیسفادەی هەیە ئەگەر بێت و ڕێ نەگرن لە ئێران و تورکیاوە بێ وەڵڵاهی برا بۆ ئێمە زەرەرە بۆ ئێمە هیچ تێن ناکە ئەرە بەخوا ئێمەش ئەوەنە ناڕەحەتە بەخوا ئەمەڵە ئەزیەت و مەرارەتی زۆر شتەکەی گرانە کاکە شتەکەی زۆر گرانە مەسەفەکەی دەرناکە حکوومەت تاسە ناوکاریتانەکە دەستگوێری گیرۆیتانەکە حکوومەت هاوکاریمان ناکات هەر لە دابینکردنی گاز و پەینی کیمیاوی و کووتوانە هیچ نەبەخوا هیچ نەوەڵڵا خاڵ و جانیشمان نایەتی کاک ڕەحمان تۆ ئەزمونێک دێ لە مەجای جوتیاری و فەلاعەتە پێشووتر کەم دەرمان و بابەتی کیمیایی و ئەمانە لە زەرعات و ئەمانە ئەدرا ئێستا وەزعەکە تۆزە گۆڕانکاری بەسەرا نهاتۆ لەوەی کە فەلاع زۆر یعنی دەرمان و بابەتانە بەکارێنێ من خۆم ئەومە بە بیریە گەورە بووم نەک بە بیرم ئەومە بە بیریە زوو مەچینم پێ بوو ساڵی 82 لەو برای ماوە شووتیان ئەکرد دەرمانی چی شتی چی یەک تۆز خاڵاویان تێکرێت تا ئەڕوا ئیتر ئاویشیان نەئەیاش ماشەڵا شووتیەکەی ئاوە چەقەکە لە سەدانیا لەم سەر بۆ ئەو سەرە ڕۆی دەرمانی چی شتی چی ئیسە کاکە جان بە دەرمان بەکارێنێ و گەورەیە کا و ئەم شتانەیە خراپیشە و دەرمانیشە بابزانی بەخوا خراپ ئەرە بەخوا خراپە بێ دکتۆر چی بۆ دانێ ئەوە بەکاربێنی دەی وایە بەخوا برا گوێ نایەتی باشە کاک ڕەحمان ئێسم کوولەکەی کە ئێوە چنیوتانە بۆ چ شارێکە ڕوا بۆ کوێی ئەنێرن وەڵڵاهیتی ئێمە ئەین بە ئەیفرشین بەم کابرا لێرە ئەم کابراژ ئینێرە بۆ کەلار ئینێرە بۆ کەرکووک بەرەو خواردکوورە بۆ هەتا بەغاژە ڕوا ئەگەر نەڕوا بۆ خوارەوە بۆ ئێمە هیچ تێ ناکە چون دە سلێمانی سەرم نابێ سلێمانی هەموو کوولەکەی بۆ بچێ خۆ سەرم نابێ کاکە ئێتی وڵی ئەوە خەریکی نویتر کوولەکەی ئەم ساڵ چۆنە کاک ڕەحمان وەڵڵا کوولەکە لە خوا بەزیابێ کوولەکە باشە ئەرە وڵا ئەگەر ئاوا بێتانە 400 500 بکە خوانەی بڕێ فەلاعی زۆر کردێتی ئەرێ وەڵڵا ئەوە زۆر کرەوە ئەمسا کوولەکە ئەوە زۆر کرەوە خوا بزانانی ئەرە بەخوا کاک ڕەحمان مەسلەی ئاودان و ئەمانە چۆن ئاوی ئێستا پێم وابێ گۆڕاوە بەڵێ بۆ بە قەترە ئەمە کافیە بۆ هەموو ئێوارێ ئاوی بین هەموو ئێوارێ بێ ئاوی بین ئەرە وەڵڵا ئەرە وڵا کاکە جان ئاوینەیی نابێت ئەم قەترە ئاسانکاریە باشتر بووە ئەودانەکەی پێشووتر وەڵڵاهی ئەویتیان گۆل بوو گۆلەکە باشتی ئاوە خواردەوە ئەمیشا گە زوو تێکەی هەر فەرقی نییە ئەمە ئەگە کەمکەمی کەی تۆ زەرەرێنێ ئەرە وەڵڵا کێشە و گرفتان وەکو جوتیار چییە بۆ بەتایبەت لە کوولەکە بۆ منە هەر لە کێڵان و لە دابینکردنی گاز و لە ئەوانی کە حکوومەت هاوکاریتان بکە ئێجا حکوومەت هاوکاریمان ناکە هەمووی خۆمانەی کڕین و بە پارەی زیا و ئیتی بۆ خوا کاکە گیان خۆ حکوومەت کەس ناناسی ئەمڕۆ هەست کەس بۆ خۆیەتی ئەینا ساڵان حکوومەت هاوکاریشی ئەکردی چاکیش و شتێکە شتی شیایەتە توشتی شیایەتێ و یسێ ئەوە نماوە ئەینا ئەگە حکوومەت هاوکاریکە وەڵا چاکە گاز باتێ و بەنزین باتێ و کاکە گیان شتی تر باتێ لەگەڵ یا کووت و شتی باو ئەوە زۆر باشە ماخۆ ئەم نایە کاک ڕەحمان لە سنووری قەزای پێنجوێن بەتایبەتی لەم سنوورەی گوندەی ئێوە باراوە خەڵک زۆر کوولەکەی کردووە ئەرە وڵا کوولەکەی زۆرتیایە کاکەجان ئەرە وڵا کوولەکەی زۆرتیایە ئەم ساڵەکە زۆر زۆرە دایتە خوا ڕەحم بەو خەڵکە بکە ئەگە برا عەرەبەکان بێنە سەرەوە بۆ ئێمە باشە ئەگەر نێ بەخوا باش نییە گیانتان بە عەرەبەکانیش ئەرە بەخوا گیانمە بە عەرەبەکان هەڕە بۆ بەغاو بەسرا بەخوا ئەوان نێن هیچ تێ ناکە باشە با پرسیارێ لەسەر کوولەکە بکەم کاک ڕەحمان مدەکەی ئەوەی کە بمێنێتەوە دوای چەندی خراپە بێ عنی کوولەکە ئەبێ وەکو وەرمونەوەکو هەنجیر نییە بەرەمێکی ناسکە بێ زوو سەر بکرێت ئەبێ زوو سەر کوولەکەش تا چەند بەرەمێکی کشتتوکاڵی ناسکە لەوەی کە بێت لە بەڕادا هەڵبگیرێ ئەبێ زوو بازار بکرێت ئەگەر لە بەڕادا هەڵگیرێ باشە ماگە بەڕاد نەبێ بەخوا برا زوو لە ناوەچێ ئەبێ زوو سەرفێ ئەرە وەڵڵا ئەرە وەڵا برا لە بەڕادا نەبێ نامێنێتەوە ئەمە خۆی بەڕا دیشمانیە ناشکوی نەبێ ئەگەر ئەوان نێنەوە عەرەبانە بەخوا برا بۆ ئێمە هیچ تێ ناکە کوولەکە چەند بەرەگرێ کاک ڕەحمان وەڵڵا کوولەکەمە لەبەرە عیبی نییە بەبەسمێ چەند جارە چندرێ چەند بەرەگرێت چەند جار ئێمە دوو ڕۆژ کەتێ چنین دوو ڕۆژ کەرتە ئێمە چنین ئەگەر نەیچنی یەکی ئاونەی نییە گەورە بێ و ئەسڵە بێ و کەس نایەوێ ئەرەوە کوولەکەیەکی گەورەیە ئەو کوولەکە ناکرێت لێرە بەکەمی پێما بە زیاتر بۆ تۆکەیەتی بەڵێ ڕاستە بۆ توەکەیتەوە کوولەکە گەورەکانە
لێرە ناکرێت نەوەڵا بەکەمی زۆر بەکەمی نەوەڵا خاڵەوە لێرە ناکری وەکارەکەی چیە ناکرێت وەڵاهی زوو ئەوە کولەکەی تەنووری بوو بۆ خۆمان ئەمان کرد ئەمە ئیسی ئەوە نماوە ناوەڵای ئەماقسە تەنور و هەتا بەیانی بە خۆی پیشا دەربێ نایخواردنی زۆر خۆش بوو ئێسێوە ئەکرا بە چێشتیش ئارە وەڵا کاکە جانەکە بە چێشتیش ئامینە خانەگەر باسێکی ئەوم بۆ بکەی ئێوە ژۆ کوژنان و ئافرەتان لە سنووری قەزای پێنجوێن ڕۆڵێکی باشتانێ لە هاوکاریکردنی خێزانەکانتان و لە هاوکاریکردنی هاوسەرەکانتان بۆ بابەتی زەرعاتکردن و کشت و کاڵکردنەوە بابەتانە ئەگەر باسێکمان بۆ بکەی ئێوە سەعات چەند دێن بۆ کوولەکە چنین و بەرەمە کشت و کاڵەکانی دیکە وەڵایی کاکە یان لە پێشکی بە خێرانی کەناڵە بەڕێزەکەتانەکەین بەخێربن بۆ قەزای پێنجوێن بۆ گوندی بارەوە لە خزمەتانان ئێمە من خۆمەک و ئافرەت یعنی دەوری یەک پیاوم بینیوە ئەوەتەی لەگەڵ و پیاوەم هەموو بەیانێک سعات چواری بەیانی من هەڵستم خوانێ بەرەدوسە سەرڵاخمان هەیە دوای ئەوە بەجێبەجێ یەکەم یان بۆ ئەم دەشتە بۆ هاوکاری کوڕەکەم و پیاوەکەم تقریبەن چەند ساڵاوەتەی هاتوونە توێرە لە 92 ئێمە خەریکی فەلاعات و کشتتوکاڵ و زەرعاتین باشە ئەگەر پێم بڵێ شێوازی هەرچەندەوەی ئافرەتان و ژنان لە ماڵی شەوارکێکی قورستا لەسەر حیواندار و ئاژەڵدار لێرە تا چەند ینی ئەم بابەتە سەختە بۆ ئێوە یان خودەوەی کە هاوکاری بۆ نمونە خێزانەکانتانەکەن لە لێکردنەوەی بەروبوومە کشت و کاڵەکان بڵێ وڵی بۆ ئێمە سەختە بۆ ئێمە ناڕەحەتە ئیسە من تەنیا یەکچی بچووکم بەدەسۆیە ئەڕۆمە لە ماڵ و ئەرکێکی زۆرم هەیە لێرە هەر هەمە خوانێ بڕێە حیوانم هەیە بڵێن مانگام هەیە پێویستی بەینە ژیان قورسە ژیان ناڕەحەتە ئەبێ خەریکی بیت چونکە ژیان پێویستێتی کە لێکەی تۆ لێرێن بەیانی زوێن کوولەکە لەکەنەوەی چین چوار ڕۆژی تر خیارمان بۆ پێگا تەماتەمان هەیە بیبەرمان هەیە پێویستی ژیانە یعنی چەندێ لە ماڵن ئەو نێژە ناو زەرعاتەکان بە زیاتر چونکە ئێمە ئێستا بۆن منەیە بۆ هێرا ئیشەکە کردووە ئەگەر خەریکی نەبێت و پێ هەڵەوەسێت و ئیشەکەت نەکەیت بۆن من پاچە کۆڵەکە نەکەیت تەماتەکە نەچنی بیبەرەکە نەچنی کوولەکە نەچنی ئیشەکەت ناڕوات ئەبێ ماڵەکە بەجێ بێڵیت بێ بۆم دەشتە هەر لە چاندنی کوولەکەەوە لەگەڵ یانە هاوکارین لەگەڵ یانە لەو ڕۆژەیە کوولەکەماندانە لە یەکی پێنج ئێمە دەستمان پێ کردووە هەتا ئێستا هەموو ڕۆژە من هاتووم یەک ڕۆژ نەبوو من لە ماڵ نەبم لە ماڵۆ بم هەموو ڕۆژە من هاتووم لێرە هاوکاری کوڕەکەم و پیاوەکەم کردووە کرێکاریشمان گرتۆ بەڵێ بڵین بەس ئیتر خۆم هەر هاتووم باشە بەشێکی زۆری ئەو گەل و ئەو بابەتانەی کە بۆن منە دێن بەروبوومە کشت و کاڵەکان لێ دەکەنەوە بە تایبەت کوولەکە بەشێکی زۆری شانەوانە ئافرەتن پێم وابێ کچ و ئافرەت و ئەمانن ئەوانە تا چەند بۆن منە هاوکارن بۆی کە ئەم بەروبوومە کشت و کاڵیانە وڵای ترسە من بۆ نمونە گەل یانە بێک بە زۆری بەکرێکاری سەوەکو جاران گەل نەماوە کەس هاوکاری کەس ناکە سە منە مرۆکە ئێمە ئەو هەردووکیان کچ من هاتون هاوکاریان کردوین ئێستا وەکو جاران نەماوە خەڵک جاران وانە بوو ئێستا بێ کرێکار گریت ئەگەر خۆ ئیشەکە بۆ نەکرێت ئەبێ کرێکار گریت باش ئەگەر باسێکی بەرەمی کوولەکەم بۆکەی چاتە تا چەند زەحمەتە هەر زۆر زەحمەتە کوولەکە خۆی خارشتێکی هەیە ئەمە زۆر ناڕەحەتە بۆ ئینسان ئەمجا گەرمە ئیتر ئەنجە مەجبوریشی ژیان پێویستە وایە شێوازی لێکردنەوەکەی پێشووتر هەر بەدەست لێکراوە ئێستا پێم وابێ شتێکی بە چەقۆ لێەکەنەوە ئەوان هەر بەدەست لێەکەنە بەڵام من خۆم حەزەکەم خۆت دادێناوەیان چی خۆم وایە لێەکەم یعنی کوولەکەکەش پێی جوانە بێتەوە گەڵای تازە دەرەکات ئەمجا تۆزێکیش بۆ ئێمە ئەگەر یعنی لێ نەکەیتەوە ئەم بینە قەپا دەبێت من کە خۆم بەهێنی خۆم قەپا دەبێت کە قەپات بوو تر نەچاو دەبینە نە سەلە ئەبینی وەختی ئەوە سەلەمان لێ جێماوە دوو سەلە شوێنی وایە کە بۆم دانایسە من بەیانیان ئەمان زوویان من تا یەک دوو سەرمانگامانێتە جێبەجێ یەکەم دوای کوڕەکەیەوە بە شوێنمان کاگوشێر ئەوان بڕێکێچنن وەختی وایە سەلیان لەبیرە چێ لەویانە باشە تا چەندۆکو ئافرەتێک شارەزایید لە بەروبوومە کشت و کاڵەکان پەیدا من هەر زۆر لەوارەیە بگرە بەقەی وشار شارەزایم لێمەیە چونکە هەر لەم دەشتە بووم و هەر خەریکی فەلاعاتی و خەریکیان بووم لەگەڵیانە من شارەزایم لەوانەیە بەقەی وشار زیاتر بێت قەت پێشنیارت بۆ کردوم بڵێ بە ئاوا بێ باشترە زۆریش ئەرەواڵە باشە تا چەند تۆ ئێسەوەکەوەی کە بۆن منە هاوشانی خێزانەکەت هاوکاری لە بابەتە کشت و کاڵەکان لە زەرعاتکردن و ئەمانە تا چەند پێت باشە بۆ نمونە سنوورەکان سنووردار بکرێن لە هاوردەکردنی بەروبوومە کشت و کاڵەکان بە تایبەت کوولەکە بۆی فەلاع زەرمەند نەبێ وەڵڵاهی کاکە ئێمە لێرە
بژێوی ژیانمان لەسەر ئەمێ لەسەر فەلاحەتی کشتتوکاڵیە ئێستا گەر بۆ نمونە لە ئێرانەوە بێت هاور دەکرێت لە تورکیاەوە هاور دەکرێت ڕزقەکە ئێمە هیچ شتێک ناکات یعنی هیچ مەصرفەکەمان بگرێت دەست ناکەوێت نیوەکەشیمان دەست ناکەوێتەوە ئێمە مەصرفێکی زۆرەکەین کێڵاندنە لایلۆنە هەموو شتێکەوە ئێستا هەمووی بەپارەیە بەڵام ئەگەر ئیشەڵا بیکات و سنوورەکان داخرێت ئێمەش ئیسفادەکەین و ڕەنجەکەمان بەزای ناچێ و هەوڵین و داوا لە حکومەتی هەرێمەکەین و سنوورەکانمان بۆ بگرێ و سنوورەکان دابخاو با ئێمەش ئیسفادەکەین و خەڵکیش هەمووی ئیسفادە بکاو بژێوی ژیانی ئەم خەڵکە ئەم گوندە هەمووی ئەم دیانە دێهاتانە بە زۆری لەسەر فەلاحەتی کشتتوکاڵە زۆربەی زۆری خێزان و ئافرەتەکان بڵێن یارمەتی مێردەکانیان دەن لەم ناوچەوەڵا هەیشە بەڵامەکو من ئێجگار نەبەخوا ئێمە لەو دێ ئێمە 4-5 تیاکە ئەوە زۆر هاوکار بێ سەمە کوچانی منە دوکانیان بۆ لە هاوکاری مێردەکانیانەکەن کیشێتی زۆری شتیا بەم هەر هەموویەت هەموو لە ڕووبەری قەزای پێنجۆن بە دوێنم زیاتر لە 414,000 دوێنمە و 81,762 دوێنم زەوی کشتتوکاڵی هەیە لە زەوی کشتتوکاڵی دێم و بەراو پێک دێت لەسەر ڕێگا سەرەکیەکەش دەیان علوەی کاتی دروست کراون کە ڕاستەوخۆ جوتیاران لە کێڵگەکەیانەوە بەرەما کشتتوکاڵیەکانیان دەبەنە ناو ئەو کەپرانە و بە بازاڕی دەکەن ئەوەش کاراسانی زۆر باشە بۆیان و زەحمەت و دووری علوەکانی شارەکانی دیکەیان بۆ نەماوە و ڕێگای دووریان بۆ نزیک بۆتەوە لەم کەپرا کە بە علوەی کاتی ناسراوە باس لە بازاڕکردنی کوولەکە دەکەین کە بەرەمێکی خێرایە و نامێنێتەوە ڕێژەیەکی زۆریش لە عەرەب لەم علوانە دەبینرێن کە بەرەمە کشتتوکاڵیەکان بۆ خوار و ناوەڕاستی عێراق دەگوازنەوە بە تایبەت کوولەکە کاک محەممەد ئەگەر پێمان بڵێ لە کێوە هاتووی چیبارەکەی ئێستا بۆ کوێیە بەی ئایگەێنی بۆ پێما بێ بۆ کۆمەڵێک شاری بەغدا ئەو شارانەمان پێ بڵێ ئەم بەروبوومی کوولەکەی تا چەند گرنگە بەلایە و عەرەبانەوە و شارانەوە کە ئێوە بۆیان نقلەکەن وسر والله أولا السلام عليكم هذه من خانقين من خەڵکی خانەقینم هەموو ساڵێک دێنە ئێرە بۆ بار ئێستا تەنها کوولەکە بار دەکەین ماشاءالله کوولەکەی ئێرە بەرەکەتی تێکەوتووە پێم وا بێ بە نزیکەیی بەشی پارێزگاکانی عێراق دەکات من لەو قسەیەم بەرپرسم چاوەڕێی پێگەیشتنی کاڵک و خەیار و تەماتە و شووتیش دەکەین ئێمە ئێستا کوولەکە بۆ دیوانیە سەماوە نوعمانیە و بەغداد بار دەکەین دەخوازین حکوومەتی عێراق و هەرێمیش دەرگا بۆ بەرهەمی ئێران نەکەنەوە چونکە ئەوە هەم کاریگەری لەسەر کاری ئێمە هەمیش لەسەر جوتیار و لەسەر بازاڕیش دروست دەکات بەکردنەوەی دەرگا بەڕووی بەرهەمی وڵاتانی دیکە جوتیار تووشی زیان دەبێت ڕێگری لە هاوردە بکرێت بۆ ئەوەی هەمووان لە نێوخۆدا سوودمەند بن طبعا من الحكومة العراقية والحكومة مع الإقليم حكومة إقليم كردستان لبرهمی شوتیدا شوتی پێنجوێن لە هیچ شوێنێکی دیکە نییە لە ڕووی تام و چێژەوە چ لە عێراق چ لە ئێرانیش خۆ لە خانەقینیش لە عێراق شوتی هەیە بەڵام شوتی پێنجوێن لەگەڵەوەی خانەقین ئاسمان و زەویان جیاوازی هەیە لە بەرهەمەکانی دیکەش هەروە جگەلەوەش بەرهەمی نێوخۆیی تۆ جوتیارەکەی دەناسی متمانەت پێی هەیە ئەوەی کە لە دەرەوەی وڵات دێ هیچی لەبارەوە نازانی چ دەرمانێکی پێوە کراوە مئات العرب هنا بس في سبيل يشتري الحاصل ينقل محافظات العراقية بێگومانە مەحلوەکاتیانە کۆمەڵێ ئیجابیاتی یعنی با بڵێن باشی هەیە بۆ فەلاحەکانمان و بۆ خەڵکی ناوچەکەش بەگشتی یەک لەوانە نزیکردنەوەی بازار بۆ برا فەلاحەکان کە ئێمە لەم فترەی کە بەرهەمە کشتتوکاڵیەکان پێیەگا ئەتوانین با بڵێن لە ڕێگای دووری سلێمانی و ڕێگایەکی بەڕاستی جەنجاڵ و ناڕەحەت بۆیان نزیکەینەوە و بەرهەمەکانیان لە کاتێکی زووتر بۆ ساخەکرێتەوە و بگرا بە تقریبەن بە هەمان ئەو نرخی کە لە علووی سلێمانی و علوەکانی خوارەوە لیان وەرەگیرێ کۆمەڵێک ئێمە وەسیتین لە بینی فەلاحەکان و کۆمەڵێ برای بەڕێز کە لە علوەکانی خوارەوە لە با بڵێن لە خانەقین بەرەو خوارەوە لە بەغداد حتا ناوچەکانی حتا نزیکی بەسڕا
ڕێگایکی دوورمان بۆ کورتکردنەوە هەم بۆ فەلاحەکان و ئەوانی دەتوانن بەرهەمەکانیان زووتر بگاتە ئەوێ نەمێنێتەوە شەوێ لە سلێمانی و دوای ئەوە باریکەن ڕاستە خۆ لێرە بە تقریبا بڵین بە فول فرێشی ئەگاتە دەستی ئەوانەی کە لە خوارەوە چاوەڕێیەکەن لێرە بەرەمە کشتتوکارانە کە لیان وەرگن لێرە زۆر نامێنێتەوە ڕەوانەی شوێنەکە نەخێر هەر ئەو ڕۆژە بارەکرێ و ئەگاتە ئەوێ ڕۆژی دوایی باڵین بەیانی زوو ئەگاتە عەلوەکانی خوارەوە باڵێن بەشی جنوبی عێراق و بەروبەمەکان ساخەکرێتەوە ماوەسەتواناوی کە ئێستا دەیبینین بەرەمی کوولەکەیە پێگەشتنی کوولەکەیە بەرەمی کوولەکەی پێنجێن چۆن نەبینن ئێوە پێم وابێ ڕێژەیەکی باش لە کوولەکەی ناوچەکە بەرەو باشوور و ناوەڕاستی عێراق ڕەوانەکەن و ناردەیەکەن کوولەکەی پێنجێن بۆ شوێنێکی کریە بن وەڵا نەک هەر کوولەکە هەموو بەرهەمەکان ڕاستە سەرەتا بەهۆی جۆری بەرهەمەکەەوە بەروبوومی کوولەکە یەکەم بەروبوومەکە پێگات چونکە مودەیەکی کەمیەوێ بەروبوومەکانی تریش دوای ئێمە دەوڵەمەندە ناوچەکەمان بە بەروبوومی ناسراوە بە تەماتە بە شووتی بە کوولەکە خەیار کاڵک بیبەر ئەنواعی تری سەوزەواتمان هەیە کە ئەنێرین بۆ ناوچەکانی خوارەوە کوولەکە بە حکمیەوەی کە با بڵین هەرێمە تاکە ناوچە نین ناوچەکانی خوارەوە گەرمیان شارە زور ئەو سنوورانەش هەمویان بەروبوومی کوولەکەیان هەیە ئەینێرین بەڵام کوولەکەی پێنجێن بە حکمی فێنکی ناوچەکە لەو کاتی کە پێگات تقریبەن بەروبوومی ناوچەکانی خوارەوە بەرەو کەمبوون و لە تەواوبوونەچێ بەروبوومی منتیقی پێنجێن پێگا ئیتر تەختی هەموو خوارەوەکانی جنوب بەروبوومەکان کانێرین تقریبەن بەشی بازاڕەکانی خوارەوەی عێراقەکە بە گشتی ئەو سواز بۆ خوام ساڵیش تا ئێستا نرخ باشە با بزانین چی لێدە لەدا مامۆستاتوانە نەبوونی عەلوێکی ستاندارد لە قەزای پێنجێن تا چەند گرفتی بۆ جوتیاران و بۆ ئێوەش کە وەکو خاوەن کەپر و عەلوەکان لێرە دروست کردووە وەڵی کۆمە ڕاستیەکەی ئەوەش بڵین ئەم عەلوە کاتیانە کۆمەڵێکیش سلبیاتی هەیە ڕاستە کۆمەڵی ئاسانکاری بۆ برا فەلاحەکان کردووە بەڵام لەوە چێ کۆمەڵێکیش لایەنی هینی با بڵین ئەتوانین بڵین سلبیاتی هەیە یەک لەوانە کۆنەکردنەوەی ئەم با بڵین عەلوانە لە شوێنێکی تایبەتە زائیدەن لەوە چه کۆمەڵە جەنجاڵی لەسەر ڕێگەوبانەکان و عینەکان دروست کردبێ ئەگەر بە شێوەیەکی گشتی شوێنێکی منەظەم دابینکەن کەوابێت کە با بڵین حکوومەت هێرێم تەختی شوێنەکە کا بتوانێ ڕێگەوبانێکی باش شوێنێکی باش دابین کا بۆ خاوەن عەلوە کاتیەکان لەوە چێ ئاسانتر بێ ئیشێکی باشتر بێ هەم بۆ خاوەن عەلوەکان باشبێ هەم بۆ فەلاحەکان لەم لەسەرێکی تریشەوە لەوە چه فەلاحەکان حەزیان بەم جۆرە بەربڵاویە بێ چونکە عەلوەکان ڕیزبوون لە منتیقەی پێنجێن لە سەرەتای چەمی پێنجێنەوە هەتا ئاگاتە نزیکەی پشت سەر سووراویش ئەم منتیقانە بەگشتی لەکوێ نزیک بوو فەلاحەکە بەروبوومەکەی ئەگەیەنێتە ئەو شوێنە ناچێت لە شوێنێکی دوورەوە بچێ بۆ شوێنێکی دوور نرخ چۆنە نرخ جێگیرە جێگیرنە یاخود جیاوازە لە کەپرێکەوە بۆ کەپرێکی تر جیاوازە سیعرەکان ئەکید جیاوازی هەیە چونکە هەر کەسێک بە پێی جۆری با بڵێن ئەو مشتریەکی هەیەی سعرەکان بەڵام سعرێکی ئۆتۆ جیاوازیکی ئۆتۆ نییە چونکە فەلاحەکان ماسواز بەخوا وشیارن پێشەوەی بێتە عەلوەکە لەوە چێ تا پەیوەندیکە بە سەرجەم ئەو هینانەی مشتریانە کە هەن ئەتوان ڕسقکردن لەکوێ با بڵین پارێکی زیاتری پێ بدرێت ئەچێتە ئەو شوێنە یعنیەوە نییە بڵێ عاشواییەتە شوێنەکە پرسیارەکە وشیار نەزان لەکوێ نرخەکان باشتر با بڵین بەروبوومەکان باشتر ساخە بێتەوە چن بۆ شوێنە کوولەکەی پێنجێن تاچن بە ناوبانگە خەڵک خواستی لەسەریان ڕاستیەکەی کەمتر لە چاو بەروبوومەکانی ترا چونکە پێنجێن ئەونەی بە شووتی و تەماتە ناسراوە کەمتر بە بەروبوومەکانی تر ناسراوە بەڵام یەک ئێستا چەند ساڵێکە کوولەکەش بووە بە یەکێک لە بەروبوومەکان کە با بڵین دیارە و کۆمەڵێک جوتیاری زۆر خەریکی بەرهەمی کوولەکەن و سواز بۆ قوانیەکێکە لە بەروبوومەکانی کە ڕۆژناڕۆژێک ئەتوانی بەروبوومەکەت هەڵگریتەوە بەروبوومێکی زۆر باش. ئەوەی کەمێک زیاتر لە ناو خەڵک باز دەکرێت و بۆتە جێگەی پرسیار لای هاوڵاتی و کاریگەری لەسەر تەندروستی هەیە بەکارهێنانی دەرمانی کیمیاییە بۆ بەرەمە کشتتوکاڵەکان کە ئەوەش شێوەی ئەندازیاری دەبێت و پێویستە جوتیار ڕێنمایی شارەزایانی کشتتوکاڵی پەیڕۆ بکەن هەر لەسەر ڕێگا سەرەکیەکە دەچمە دوکانێکی فرۆشتنی دەرمانی کشتتوکاڵی و هاوکات نووسنگی ڕاوێژکاری کشتتوکاڵیە باس لە بەکارهێنانی دەرمانی کیمیایی لەگەڵ ئەندازیارێکی کشتتوکاڵی دەکەم.
کاکسیروان سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا بابەتەکەمان بابەت باز لە بەروبوومە کشت و کاڵەکانە بە تایبەت باز لە کولەکەیەکەین کە لە ئێستادا لە سەروبەندی پێگەشتن و ئەو بابەتانە جوتیار ساغی کاتەوە لە بازاڕەکانە بابەت هێگەیە کە پەیوەستە بە هەموو بابەتە کشت و کاڵەکانەوە بەرەمە کشت و کاڵەکانەوە ئەویش بەکارهێنانی دەرمانە دەرمانی کیمیایی کە لە ئێستادا بۆ نمونە بووەتە پرسیارێکی گەورە لە لای خەڵک هاوڵاتیان لەوەی کە جوتیار دەرمانێکی زۆری کیمیایی لە بەروبوومە کشت و کاڵەکەی دەدا کە ئەمەش لە ڕووی تەندروستیەوە دواتر کاریگەری لەسەر جەستە و لەسەر هاوڵاتیان دروستەکە. ئەگەر پێمان بڵێ بە تایبەت ئێمە باسی بەرەمی کولەکەیەکەین کە بابەتێکە خەڵک بەکاری دێنێ بۆ خواردن چ جۆرە دەرمانێک بەکاربێنێ یاخود بە چ شێوازێک بەکاربێنێ بۆی کە زەرر لە هاوڵاتیان و لە تەندروستی هاوڵاتیان نەدات. بەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەم زۆر بەخێرن بابەتەکە لە مۆزوعی بەرهەمی کولەکە و خەیاردا کە ئێمە ئەوڕۆ کە دەمان هەوێ ڕوونکردنەوە بکەین لەسەر کولەکەدا بەکارهێنانی دەرمان بۆ ئەو بەرهەمانەیە کە زوو دێنە ناو بازارەوە و خەڵک بەکاری دێنێ بۆ خواردن کە یەکێک لەوانە کولەکەیە کە ڕۆژناڕۆژێک یا ئەوەی کە ساوابێت و ڕۆژدارێک دەچەندرێ سەرەکی ترین خاڵی گرنگ ئەوەیە کە بەداخەوە زۆرێک لە دوکاندارەکان ئاوالێنە قسەکەتان ئاراستە بکەم بەداخەوە مهندیس و ئەندازیاری شارەزایان بەلاوە نییە و خەڵکەکەش لە بواری فترەمانەوە زۆر بۆی گرنگ نییە نەک ئەوەی کە بڵم بۆی گرنگ نییە ڕوونکردنەوەکە لەسەر دوکاندارەکەی لەسەر مهندیسەکەیە کە ڕوونکردنەوە بک بۆ نمونە دەرمانێک دەوی بەکاربێنن کە فترامانی ئەو دەرمانە یەک ڕۆژ بێ ئەو دەرمانە زۆر ئاساسە ئێمە کاتێک کە دەڵێن یەک ڕۆژ یا دەرمانێک بەکاردنێک کە فترامانی سێ ڕۆژە واتە سێ ڕۆژ ئەو بەرهەمە نابی بچندرێ کە زۆربەی فەلاعەکان زۆربەی هەتا بڵم دوکاندارەکان ئەوە بە هەڵە تێگەیشتون و ئەو بەرهەمەکە دەبی لەسەر خودی ڕوەکەکە بێ بۆ نمونە کولەکە کاتێک کە فترەمانی دەنووسێت سێ ڕۆژ واتە سێ ڕۆژ ئەو بەرهەمە نابی بچندرێ نەگەوەی کە دوای ڕۆژێک بیچنی دوو ڕۆژ بمێنێتەوە بەکارینێنی بۆ خواردن بۆ نمونە فەلاع دەفەرمێ کە ئەو شتە ئێستا مەسرەف ناکرێ واتە ئێستا بۆ خواردن بەکارینیانن تا دەکەوێتە ناو بازار ڕەنگە 5-6 ڕۆژی پێ بچێ لە حاڵێکدا کاریگەری ئەو دەرمانە 100% لە ناو ئەو بەرهەمەدا دەمێنێتەوە کە ئەو فترەمانیان ڕعایەت نەکردووە. جوتیار تا چەند هۆشیاری هەیە لەم بوارە یاخودەوەی کە هەڕەمەکی دەرمانەکە بەکاردێنێ یەکێک لە کێشەکان ئەوەیە کە فەرعبووی کە بۆ خۆی بۆ دڵنیایی خۆی کاتێک کە مهندیسێک پێی دەڵا 15 سیز بەکاربێنی یا 10 سیز بەکاربێنە ئەو ڕێژەیە خۆی بۆ دڵنیایی خۆی زیاتری دەکاوە ئەوە کێشەکەیە کاتێک کە بۆی دادنین کە بۆ نمونە 15 سیز بە فترەمانی یەک ڕۆژە کاتێک کە تۆ ڕێژەکەی زیاد دەکەی بۆ 30 سیز بالفعل ئەو شتەش فترەمانەکەی زیاتر دەکات و نابێ بەکاری بێنن ئیترەوە فەلاح هەڵبەت زۆربەی فەلاعەکانەوە ڕعایەت دەکەن بەڵام ئەو ڕێنوێنێ لەسەر مهندیسەکەیە ئەو ڕێنوێنێ لەسەر ئەو کەسەیە کە دوکانی کشت و کاڵیەوە دەبی ئەو ڕێنوێنیان پێ بدات. چەند جۆر دەرمانەیە دەرمان بۆ بەهێزی بۆ زوو پێگەشتن بۆ تام ئەمان چەند جۆر دەرمانەیە لەوەی کە جوتار بەکاری دێنێ بڵێ هەموو خۆراکەکان هەر یەکەی لە ڕێژەی خۆیدا پێویستە لە قۆناغی خۆیدا پێویستە یعنی وانە ئەوەی کە ئێمە بە هەڵە تێگەیشتوین بۆ نمونە دەڵێن پۆتاز لە فڵانە قۆناغەدا نابی بەکاری بێنن بۆ نمونە لە حاڵێکدا دەبێتە هۆکاری وەی کە بەرهەمەکە زۆر زوو پیر بێ بۆیە ئەمە دەست دەپارێزین لە بەکارهێنانی پۆتاز هەرچەند کە ڕێژەی هەر شتێک هەر خواردنێک هەر سەمادیە هەر خۆراکێک لە ڕێژەی خۆی زیاتر بێ 100% مەسمومیەتی هەیە و تووشی کێشە دەکاڕوەکە لە زیاتیەوەی کە قازانجی هەبێ و بەرهەمەکە زیادکە نەتیجەی عکسی دەبێت و دەبینی بە هۆی زۆری خۆراکەوە یا بەهۆی زۆری دەرمان و سەمادەوە مەسموم دەبێت و لە ناو دەچێت. باش کاکسیروان ئێستاەوە نووسنگی کشت و کاڵیتانەیە لە پێنجێن فەلاعەکان چۆنم دەرمانانە لێەوە ئەیکڕن یان بە قەرز زەیبەن یا خودەوەی کە بۆ ئۆکۆوترێ بۆ سەری واریات پارەکانتان بۆ دێنن مەبەستم باری دارایی فەلاع چۆن ئەم دەرمانانە لێەوە وەرەگرن تا چەند بە قەرز لایەوە شتەکڕن دەرمانە بن. هەموو دوکانە کشت و کاڵەکان لە خزمەتە عرزکەم هاوکاری فەلاع دەکەن هاوکاری فەلاعەکە ئەوەیە کە تاکو بەرهەمەکەی کۆ دەکەنەوە بەرهەمەکە دەخەنە بازاڕەوە دەیفرۆشن یارمەتی دەریان دەبن بەڵام بەداخەوە دێرەدا یەک کێشەی دیکە هەیە ئەویش ئەوەیە کە تا ئەو کاتەی کە بەرهەمەکەیان پێدەگا حدودەکان دەکەنەوە و ئەو بەرهەمانەی کە نابێ بێ کە زەرەری بۆ فەلاع هەیە بەداخەوە حدودەکان دەکەنەوە مەرزەکان دەکەنەوە ئەو
کوولەکە یا هەر بەرهەمێکی دیکە بێ کە ئێمە قسەمان لەسەر کوولەکە یا شووتی یا خەیار لە مۆسومی ئەو کاتەدا کە لێرە پێدەگا مەرزە حدودەکان دەکرێنەوە و داخڵ دەکرێت و ئەوەیە بۆتە بە کێشەیەک بۆ فەلعەکان دەبینی زەرەر دەکەن و لە دواییدا ناتوانن قەرزی دوکاندار و دوکاندارە کشت و کاڵەکان بدەنەوە. باشە نەبوونی هۆشیاری لە بەکارهێنانی دەرمانی کیمیاوی بۆ بەروبوومە کشت و کاڵەکان تا چەند زەرری داوە لە ناوبانگی بەرەمە کشت و کاڵەکانی پێنجوێن 100% زەرەرمەند بوونە حتا خەڵکی ئەو منتەقە کە ئەو دەرمانانەی کە نابی بەکاری بێنن دەبینی کابرا بەکاری هێناوە ڕێژەکەی ماوەتەوە خەڵک بەکاری هێناوە تووشی مەسمومیەت بووە تووشی نەخۆشی بووە حتا لەو منتەقەدا بەداخەوە نەخۆشی سەرەتانیش دەو منتەقەیەدا تەشەنێستاندۆ زۆر بووە. ئەمە بکەم کۆتا پرسیار چاودێر هەیە لەسەرەوەی کە بۆ نمونە حکوومەت بە یا لایانی پەیوەندیدار بێت لە شێوازی بەکارهێنانی دەرمانی کیمیاوی نەخێر بەداخەوە هیچ کەسێک زۆربەی دوکاندارە کشتۆکاڵەکان مهندسیان نییە ینی شتەکە وایە ئیتر وەکو بوارێکی تەجروبە وەکو بوارێکی زانستی خۆیان کە مهندسێکیان لەلا بۆ پێگەیشتون بەو شتە لە ڕووی ئەو تەجروبەی کە وەدەستیان هێناوە دەرمانەکان دابش دەکرێن و حکوومەتیش هیچ چاودێرێکی نییە بەداخەوە ئەوەش کارەسا دروست ناکات بابەتەکە پێوەستە بە خەڵک و وڵاتیەوە بە خەڵک و تەندروستیەوە 100% وایە دێرەشدا مۆزوعێکە هەیە کاتی دەرمانەکان 100% دەبی لێژنەیەک هەبێ چاودێری بکە بۆ هەموو بەرهەمەکان نەک تەنیا ئێمە بڵین کە بابەتەکەمان لەسەر کوولەکەیە کات و زمانی بەکارهێنانی دەرمانەکان دەبی دیاری بکرێ بۆ نمونە لە وڵاتانی تر ئەوەیە ئەو دەرمانانەی کە دەوی بەکاریان بێنن ئاماژەی پێدەکرێ فلانە دەرمانە بەو شێوازە ئەوەندە فترەمایتی و ئەوەندە دەبی بەکاربێنی ئیتر ئەوە دەبێتە هۆکاری وەی کە شتەکە بۆ خەڵکەکەدا بمەزرێت. ئێستا من لە علوەی سلێمانیم دیارە بەشێکی زۆری بەروبوومە کشتتوکاڵەکانی سنووری قەزای پێنجوێن دێتەم علوەیە و لێرەشەوە بەرەو پارێزگاکانی دیکە دەگوازرێتەوە گاک دیاری سڵاو لێبێت حواڵتان باشە دەنگ و باستان ئەگەر دەربارەی کوولەکەی قەزای پێنجوێن قسەم بۆ بکەی بزانم تا چەند علوەی سلێمانی داگیر کردووەوە ڕێژەیەکی زۆری بەروبوومی کشتتوکاڵی قەزای پێنجوێن دێت ئێرە. الحەمدولیلا و شکر لەم کاتەیە خۆی هەولێر نەماوە هیچ شوێنێکی تر نەماوە شارە زوورە شارە زووریش بەرەو کۆتایی وا دەڕوە ئێستا لەم کاتەیە ئاڕستەکان هەمووی پێنجوێنە ئەم وەک کوولەکە و سەرەتای کوولەکەی تازە دەست پێ کردووە پێنجوێن سەرەتای دەستپێکی ڕستەکانیەتی لەم کاتەیە بەس کوولەکەی دەرچووە کوولەکەیەکی زۆر داخلی سلێمانی دەبێت لە سەرتاسەری عێراقا هیچ شوێنی کەمترمان نییە ڕسقیە بێت غێری تەنها پێنجوێنە پێنجوێنیش لەم کاتەیە بەس کوولەکەی دەرچووە کوولەکەیەکی زۆر بۆ سلێمانی دێت لە پێنجوێن خۆی بارەکرێت هەموو برا عەرەبەکان باری دەگەن الحەمدولیلا و شکر ڕسقەکەشی ڕۆ ڕسقێ جوانە ڕسقێ تایبەتە ئەگەر بێت و لە هەمان کاتە حکومەت یاریدەدەری فەلاع بێ و یارمەتی فەلاع بدە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی پێداویستیەوە لە ڕوو هەموو شتێکەوانەیە بەڕاستی پێنجوێن مەتیقەی پێنجوێن و خاکی خۆمان خاکێکی بەپیت و بەرەگەتە خاکێکی باشە یعنی بۆ لە وڵاتان بتوانین ئێمە ڕزق هاوردەکەین با خۆمە وامان لێبێت کە ڕزقی خۆمە هاوردی وڵاتانگەین خاکێکی بەپیت و بەرەگەتمانەیە کاک دیاری لێرە ئەوە ئاشکرایە کە ڕێژەیەکی زۆری کوولەکەی پێنجوێن بەرەو پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق دەڕۆن لێرە لە علوەی سلێمانی بۆ چ شوێنێک ڕەوانە دەکەن لە علوەی سلێمانیش تەنها برا عەرەبەکان باریەکەن بۆم لە بەسڕا بارەکە بە هەموو تەواوی سەری عێراق بار دەکەن ئەم بارە ڕاستەخۆ لە پێنجوێنەوە ئەم بارە بۆ نمونێ ساوە ڕاستەخۆ لەلایەن فەلاع بەڕێزەکانەوە تووە بار کراوە بۆ علوەی سلێمانی لە علوەی سلێمانی تەوزی دەکرێتەوە بەسەر ئەم برا عەرەبانەدا و بەرەو جنوب بەڕاتەوەێ لەم کاتەیە بەس تەنها پێنجوێنە کوولەکەی بێ شارە زۆریشەیە بە شارە زۆر ڕێژەیەکی کەمی ماوە تاوە پێنجوێن دەست پێ دەکەن باشە جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ مەسلەی ساغبوونەوەی کوولەکە ئەم ساڵ سعرەکان چۆنن؟ الحەمدولیلا لە ڕووی سعرەوانێ هەم بۆ فەلاع باشە ئەستا لەم کاتەیە ساری کوولەکە 650 دینارە 650 دینارە یعنی هەم بۆ فەلاعەکەش باشە هەم بۆ برا عەرەبەکانیش باشە سارەکەی گونجاوە لە چاو پار ئێستا پار بوون لە ساری کوولەکە 1000 دینار بوو تێگەیشی لە برای خۆ پار سعرەکەی گرانتر بوو بڵێن بەڵێ ئەم ساڵ سارەکەی مناسبترە و
ڕسقەکەش جوانترە و کەسی گلەی الحەمدولیلا شکر. باشە تێبینیتان لەسەر کولەکەکە چۆنە لە ڕووی کوالیتی و نازانم شتێکە پێڵەن عەزڵ ئەو عەزڵشتە چییە؟ ئەم عەزڵە چییە؟ بۆ نمونە ئەم کولەکە ئەم برا عەرەبانە کولەکەی ورد بار دەکەن. ئەم کولەکە وردە بار دەکەن ئەمە لایوان مەرغوبە. قەزیە کولەکەی گەورە عەزڵ ئەم کولەکە مەرغوبە. ئەمان کولەکەی ورد و جوان بار دەکەن. کاتێک کە دەڵە عەزڵ مەبەستی لەوە نیە ئەم کولەکە دەرمانی تیابیان نەخۆشیەک بێ یان شتێک بێ بەگەڵ شیاوی خواردن نەبێت. تەنها قیاسەکەی گەورەترە. تەڵەبی کەمترە حەقەتەن. مەسەلە ئەوەیە نامەسەلەوە نییە بڵێ ئەم عەزڵە فڕێ ئەدرێ و بۆ حەیوان و شای خواردن نییە بگرێ وەگەم کولەکەیە و هیچ کێشەیەکی نییە و تەنها گەورەیەکێتی. باشە لەڕووی بەرەمە کشتتوالەکانی دیکەی قەزای پێنجێنەوە ئەو بەرەمانی کە دێنە ئێرە تا چەند کە بوتری قەزای پێنجێنە لە ڕووی ناوبانگی و ناسراییەوە چۆن ماوەڵی لەم کاتەیە ئێستا لەم کاتەیە لە مانجی 15 حوتەوانێ کۆتایی هەموو شارەکان دێ هەولێر تاو دێمە تێقی ئاگری هەموو شارەکان شارە زۆر آخر تاکە شار مامێنێتەوە پێنجێنە پێنجێنی سوپاس بۆ خۆی گەورە ئیدارەی توانیوێتی هەموو ساڵانێک ئیداری هەموو محافظەی عێراقکە بگرە زیادی بە لە محافظەی عێراقەوە یعنی بۆتە منتیقەیەک بۆ دابینکردنی کولەگە و تەماتە و خەیار و بگرە هەموو جۆرە میوە و خواردنەکانەوە ئەوترێک کۆمەڵێک بەرەمی کشتتوکاڵی کۆمەڵێک بەرەمی کشتتوکاڵی هەیە خێرا دەفرۆشێ لە عەلوەکانە کولەکە چۆن؟ الحەمدولیلا کولەکە ڕاوەستانی نییە ساو سارە دێبانیان هەردەگات تێرە فرۆشاوە ڕۆژانە ئەوانە سا بۆم لەم پیاوە بەڕێزەم رە عەرەبە ڕۆژانە پیکابێکی خۆی بەردەوام بارەکە پێویست ناکە ڕۆژانە بێ مەعاملە بکە هەموو ڕۆژێ ڕاستەخۆ فەلاعەکە لە پێنجێن بووی باردەکە بووی داگرەوە گەڕێتەوە سپاس بۆ خۆی گەورە الحەمدولیلا. قەزای پێنجێن خاوەنی داهات و سەرمایەکی گەورەیە ئەویش کەرتی کشتتوکاڵی و بەڕووپێشبردننی بازرگانیە کە دەبێت حکوومەت بەتایبەت هاوکاری زیاتری جوتیاران بکات کە ئەو خاکە بە پیتەی نیشتیمان بەردەوام بەرەمی کشتتوکاڵی ناوازە بەرەم بێنێت و ناوچەکە لە ڕووی کشتتوکاڵیەوە زیاتر گەشە بکات. بەپێی ئامار و داتاکانش دەرکەوتووە بەرەمی کشتتوکاڵی لە ساڵی ڕابردوو 284,590 تۆن بەرەمی ئاوینە بەرەم هاتووە.